هەموو شتێک دەربارەی دەست بەسەرکردنی قائانی ئاشکرا بوو. ئایا قائانی سیخوڕی مۆساد بووە؟ چۆن مۆساد دزیان کردوتە ناو نووسینگەکەی؟ ئیسماعیل قائانی لە ژێر پاسەوانی و لێپرسینەوەدایە و ئێرانیش لێکۆڵینەوە لە کوشتنی نەسرۆڵڵا دەکات. ماڵپەڕی میدڵ ئیست ئای ئاشکرای کردووە بەرپرسی سوپای قودسی سەر بە سوپای پاسداران بریندار نەبووە، بەڵکو لەلایەن بەرپرسانی باڵای ئەمنی ئێرانەوە لە ژێر لێکۆڵینەوەدایە. ئەو ماڵپەڕا دەشڵێت ئیسماعیل قائانی فەرماندەی سوپای قودسی سەر بە سوپای پاسداران ئێران هیچ زیانێکی پێ نەگەیشتووە، بەڵام لە ژێر چاودێریدایە و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت. لە دوای کوشتنی حەسەن نەسرۆڵڵا مینداری حیزبوڵڵای لوبنان لە هێرشێکی ئاسمانی بەرفراوان بۆ سەر بەیروت لە 27 ئەیلولدا تا ئێستا قائانی دەرنەکەوتووە. لەو کاتەشەوە سوپای پاسدارانی ئێران لێکۆڵینەوەکانی دەست پێ کردووە کە چۆن ئیسرائیل توانی بچێتە ناو باڵاترین بەرپرسانی حیزبوڵڵای لوبنان و شوێنی نەسرۆڵڵا دەستنیشان بکات. چەند سەرچاوەیەکی ئەگەدار لە تاران، بەیروت و بەغدا بۆ ئاژانسیان ڕاگەیاندووە تەنانەت قائانی یەکێک لە باڵاترین ژەنەراڵەکانی ئێران و تیمەکەی دەست بەسەر کراون. قائانی دوای کوشتنی قاسم سولەیمانی سەرکردەی پێشووی سوپای قودس کە لە مانگی 1 ساڵی 2020 لەلایەن ئەمریکاوە لە عێراق کوژرا بووە فەرماندەی سوپای قودس کە یەکەی دەرەوەی سوپای پاسدارانە. گومانەکان زیاتر بەو جۆرن کە ڕێی تێدەچێت فەرماندە باڵەکانی ئێران کەوتبنە داوی تۆڕەکەی مۆساد، بە تایبەت کاتێک کە جێنشینی گریمانەکراوی نەسرۆڵڵا هاشم سەفیەدین لە هێرشێکی بەهێزی دیکە ئیسرائیل بۆ سەر بنکەیەکی نهێنی ژێرزەمینی حیزبوڵڵا لە 4 تشرینی یەکەمدا کوژرا. سەرچاوەکان ڕایانگەیاندووە پێدەچێت سەفیەدین لە کۆبوونەوەی ئەنجومەنی شۆرەی حیزبوڵڵادا کوژرا بێت کە گەورەترین سەرکردەکانی حیزبوڵڵای لوبنان لە خۆ دەگرێت. لە ماوەی چەند خولەکێکدا دوای گەیشتنیان موشکێکی هێندە بەهێز لێیدا کە 4 بینای گەورەی نیشتەجێبوونیان ڕووخاند. قائانی 2 ڕۆژ دوای کوژرانی نەسرۆڵڵا بە یاوەری چەند فەرماندەیەکی سوپای پاسداران گەیشت بۆ لوبنان، بەڵام دوای هێرشکردنە سەر سەفیەدین هەموو پەیوەندیەک لەگەڵیدا بشرا. سەوباسەکان بەو جۆرە بوون کە قائانی لە بردومانی بەردەوامی ئیسرائیل بۆ سەر ناوچەکانی باشووری بەیروت بریندار بووە یان کوژراوە، بەڵام سەرچاوەیەک لە هێزەکانی سوپای پاسداران و بەرپرسانی باڵای عێراق بە میدڵ ئیست ئایان ڕاگەیاندووە کە سەرۆکی سوپای قودس بریندار نەبووە و لە کۆبوونەوەی ئەنجومەنی شورازە لەگەڵ سەفیەدین نەبووە. سێشەمەی ڕابردووش ئیرەج مەسجدی جێگری فەرماندەی سوپای قودس و باڵیۆزی پێشووی ئێران لە بەغدا بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند قائانی تەندروستی باشە و ئەرکی ڕۆژانەی خۆی جێبەجێ دەکات. فەرماندەیەکی سەربازی ئێران ڕاگەیاندووە گومانی جددیان هەیە لەوەی ئیسرائیلیەکان دزیان کردبێتە نێو سوپای پاسداران، بە تایبەت ئەوانەی لە گۆڕەپانی لوبنان کار دەکەن، بۆیە لە ئێستادا هەمووان لە ژێر لێکۆڵینەوەدان. ئاماژەی بەوەش کردووە لە هیچ شتێک دڵنیانین، لێکۆڵینەوەکان هێشتا بەردەوامن و هەموو ئەگەرەکان کراون. لێکۆڵینەوەکانی ئێران سەبارەت بە بارودۆخی مەرگی نەسرۆڵڵا هەروەها لەسەر جموجۆڵی کۆتایی فەریق عەباس نیلفروشان فەرماندەی سوپای قودس کە شانبەشانی ڕێبەری حیزبوڵڵا کوژرا چڕ بۆتەوە. نیلفروشان دوای ئەوەی عەمید محەممەد ڕەزا زاهیدی لە مانگی نیسانی ڕابردوو لە هێرشێکی ئیسرائیل بۆ سەر باڵەخانەی ئێران لە دیمەشق کوژرا سەرپەرشتی ئۆپەراسیۆنەکانی سووریا و لوبنانی دەکرد. نەسرۆڵڵا شەوێک پێشکوژرانی لە دەرەوەی گەڕەکی باشووری بەیروت بووە، بەڵام گەڕاوەتەوە ناوچەکە و بۆ ئەوەی لەگەڵ نیلفروشان و چەند سەرکردەیەکی حیزبەکە لە ژووری ئۆپەراسیۆنە ئاساییەکانیان کۆ ببێتەوە. سەرچاوەکان دەڵێن نیلفروشان کە ئێوارەیە و ڕۆژە لە تارانەوە بە فڕۆکە گەیشت بووە بەیروت، ڕاستەوخۆ لە فڕۆکەکە گواسترایەوە بۆ ژووری ئۆپەراسیۆنەکانی ژێر گەڕەکی نیشتەجێبوونی حەرەت حەریک و پێش نەسرۆڵڵا گەیشتۆتە شوێنەکە. سەرچاوەیەکی نزیک لە حیزبوڵڵای لوبنان ڕایگەیاندووە دزەکردنی زانیاریەکە 100% ئێرانی بووە و هیچ گومانێک هەڵناگرێت. ڕاشیگەیاندووە قائانی لە لوبنان بووە و چاوەڕوان دەکرا لە ڕۆژی هێرشە ئاسمانیەکە لەسەر بانگهێشتی سەفیەدین بەشداری کۆبوونەوەکەی ئەنجومەنی شورا بکات، بەڵام قائانی کەمێک پێش دەستپێکردنی کۆبوونەوەکە داوای لێبوردنی کردووە و بەشداریکردنی لە کۆبوونەوەکە ڕەت کردوتەوە. دەشڵێت قائانی بۆ ئەم کۆبوونەوەیە بانگهێشت کرا بوو دەبوو ئامادە بووایە.
سەرچاوە لوبنانی و عێراقیەکان ڕایان گەیاندووە قائانی لەژێر چاودێری ڕاستەوخۆی خامنەیی ڕێبەری باڵای ئێراندایە و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت.